سناپچات ئەو بەنامەیە کە هەمووان جوان دەکات. بە ملیۆنەها کەس لە جیهاندا بەرنامەی سناپچات بەکاردەهێنن بە جۆرێک بووەتە یەکێک لە بەناوبانگترین بەرنامەکان لە جیهاندا. پێگەی خۆی لە جیهانی تەکنەلۆژیا کردووەتەوە. بەڵام ئێستا با بزانین چیرۆکی دروستکردنی ئەم بەرنامەیە چییە؟ بەرنامەی سناپچات لەسەر دەستی سێ قوتابی بەناوەکانی ریچی براون، ئیڤان سپیگڵ، بۆبی مۆرفی لە ساڵی 2011 دامەزراوە. چیرۆکی دروستکردنەکەشی بۆ ئەو کاتە دەگەڕێتەوە کاتێک ریچی براون دەچێتە لای هاوڕێکەی بەناوی ئیفان و پێی ڕادەگەێنێت کە بیرۆکەی ئەو بەرنامەیە هەیە کە دەتوانی وێنەی تێدا دابنیت و بۆ ماوەی 24 کاتژمێر وێنەکە دەمێنێتەوە. ئیڤانیش بیرۆکەکەی بەدڵ دەبێت، بڕیار دەدات دەست بە جێبەجێکردنی بکەن، بەڵام پێویستیان بە کەسێک بوو کە ئەزمونێکی باشی هەبێت لە بواری پرۆگرامینگ. لەم هەنگاوە ڕۆڵی بۆبی مۆرفی دێتە پێشەوە. لە ساڵی 2011 بەرنامەکە دروست دەکەن، بەڵام بێگومان هەروە بە ئاسانی کارەکان نایەن بەدەستەوە. چەندین کۆسپ و ڕێگری دێتە بەردەمیان. یەکێک لەوانەش پەیوەندی بە ناوی کۆمپانیاکەوە هەیە. ئەوان سەرەتا نیازیان وابوو کە کۆمپانیاکەیان ناو بنێن پیکابۆ، بەڵام دواتر بۆیان دەردەکەوێت کە کۆمپانیایەکی تر هەمان ناوی هەیە، بۆی هەموو ئەو ئەرکانەی کە کێشا بوویان دەبوو سەر لە نوێ هەمووی ئەنجام بدەنەوە. جگەلەوەش ناکۆکی لە نێوانیاندا دروست دەبێت. بە جۆرێک لە ساڵی 2012 ریچی براون بڕیار دەدات بکشێتەوە، بۆ ئەوەش داوای مافی خۆی دەکات. سەرەتا دوو بەشەکەی تر ڕازی نەبوون هیچ بڕەپارەیەکی بنێ، چونکە ئەوان پێیان وابوو کە ئەو هەرگیز هیلاک نەبووە لە دروستکردنیدا. تەنانەت بیرۆکەکەش و ماندووبوونەکەش ئارهی خۆیان بووە. بەهۆیەش کەیسەکەیان دەچێتە دادگا. دوای چەند دانیشتنێک لە ساڵی 2014 دەگەنە ڕێکەوتنێک و بڕێک پارە دەدەن بە کەسی سێەم. بەرنامەی سناپچات بە فەڕمی لە 29 تشرینی یەکەمی ساڵی 2012 بەردەست دەبێت لە ناو سیستمی ئەندرۆیددا. دواتر لە ساڵی 2014 خزمەتگوزاری بەکارهێنانی جیۆفیلتر بۆ بەکارهێنەرانی بەردەست دەبێت. ئەوەش دەبێتەوەی ئەوەی ژمارەی بەکارهێنەرەکانی بگاتە لە 140 لە ئەمریکا. دواتر هەردوو خزمەتگوزاری دیسکەڤەری و لەنسێس پێشکەش بە بەکارهێنەرەکانی دەکات. بوونی هەموو ئەو خزمەتگوزاریانەوە دەکات بەرەبەرە ژمارەی بەکارهێنەرەکانی زۆر زیاتر بێت. لە ساڵی 2015 بەرنامەی سناپچات ڕێژەی بەکارهێنەرەکانی دەگاتە نزیکەی 75 ملیۆن کەس. ئەوانیش بۆ ڕاکێشانی کەسانی زیاتر خزمەتگوزاری سناپ ستریک لە 29 ئازاری 2016 دەخەنە بەردەست. سناپچات توانی بەرەبەرە بەرەو سەرکەوتن بڕوات لە دوای ئەوەی ژمارەی بەکارهێنەرەکانی گەیشتە 500 ملیۆن کەس لە هەموو جیهانەوە. ڕۆژانە نزیکەی 4 ملیار جار وێنە بەو بەرنامەیە دەگیرێت. ئەمە ژوای لە مارک زۆکەربێرگی دامەزرێنەری کۆمپانیای مێتا کرد کە پێشنیاریان بۆ بکات بەرنامەکەی پێ بفرۆشن بە بڕی 3 ملیار دۆلار، بەڵام داواکەی ڕەت دەکرێتەوە. لە ئەمان کاتیشدا و دواتر کۆمپانیای گۆگڵ هەمان پێشنیاریان بۆ دەکەن، بەڵام ئەم جارە بڕەکە 30 ملیار دۆلارە و ئۆفەرەکەی ئەوانیش ڕەت دەکەنەوە. لە ئێستاشدا سناپچات بۆتە یەکێک لە پڕبەکارهێنەرترین ئەو بەرنامانەی کە خەڵکی بەکاری دێنن و متمانەیەکی زۆریان پێبەخشیوە، چونکە لە هەموو ڕوویەکەوە بەکارهێنەرەکان دڵنیان لەوەی کە هەموو تایبەتمەندیەکانیان تێیدا پارێزراوە.